دۆخی عراق دوای 21 ساڵ لە ڕۆخانی ڕژێمی بەعس چۆنە چی کراوە پێویستە چی بکرێت عراقیەکان بۆ ناڕازین لەم دۆخی کە ئێستا تێدان ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز عەبدوڕەحمان جەزایری شارەزای سەربازی بەڕێز عەبدوڕەحمان جەزایری ئەم کاتتان باش. بەڕێز جەزایری تۆ بخێراتیش بوو کوردستان 24 ینی 21 ساڵ دەرباز بوون لەسەر ژناوچوونە سەدامی و حزبا بەعس ژەوی دەمی هەیە نەها چ لە عێراقی هاتێ گۆڕین ینی کو عێراقی شانازیە پێ بکەن. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان جارێکی دیکە زۆر سپاس بۆ کوردستان 24 و پیرۆزبایی لە خەڵکی عراق دەکەم بە بۆنەی هاتنی جەژنی پیرۆزی ڕەمەزان. ئەم جەژنەی ڕاستیەکەی ڕەنگە بێتە مایەی خۆشی ئەگەر کەمیش بێت بۆ گەلانی عراق و هەرێمی کوردستان. ڕاستیەکەی زیاتر لە 20 ساڵ تێپەڕیوە بەسەر ڕوخانی ڕژێمی بەعس بۆیە عراقیەکان ئێستا بنەمای گۆڕانکاری داواکاری سەرەکیانە. هەرچەندە ئەم داواکاریە 100% جێبەجێ نەکراوە و نهاتوۆتە دی بەڵکو بابەتی سیاسی و کێشە هەرێمیەکان و ئەوانەی کە بوونەتە فشار بۆ سەر هاوڵاتیانی عراق کێشەی زۆری بۆ خەڵکی عراق دروست کردووە. ئەمە بۆتە هۆکاری چەندین شت وەکو پشک پشکێنە و بابەتی ئەوەی کە نەک ڕژێمی پێشووی واتە ئەوەی کە لە کۆبوونەوەی لەندەن و دوای ئەوە هەستیان کرد کە پارتەکانی ئۆپۆزیسیۆنی عراقی توانیان تا ڕادەیەکی زۆر ئامانجەکانیان بپێکن بە تایبەتی داواکاری ئەوان ئەوە بوو واتە خەڵک داواکاریان ئەوە بوو کە ژێرخان باشتر بکرێت واروەها ژێرخانێکی سەربازیش بۆ عراق دروست بکرێت بەڵام زۆر بەداخەوە تاکو ئێستاش هێڵێکی هەژاری زۆر ڕوون هەیە لە ناوچەکانی باشووری عراق و ڕۆژەڵاتی عراق تەنانەت لە هەندێک ناوچەی دیکەی عراقیش ئەم دیاردەیە بەدی دەکەین. ئەمە جگەلەوەی ڕژێمی پێشووی بەعس جەنگی دەکرد و خەریکی شەڕی زۆر بوو. ئەو شەڕی کە بۆ نمونە لەگەڵ ئێران 8 ساڵی خایاند و گەڕانەوە بۆ ڕێکەوتنی ساڵی 1975 ڕێکەوتنی جەزائیر واروەها شەڕی کەنداو کە بۆ هۆکاری وێرانکاریەکی زۆر بۆ عراق لە ڕووی ئابووریەوە بووە هۆکاری گەمارۆیەکی ئابووری. ئەمانە هەمویان بۆ هۆی ڕژێمی بەعسەوە بوو چونکە ئەو ڕژێمە توانای کۆنتڕۆڵکردنی ئابووری نەبوو لە ساڵی 2002 و لە سەرەتای کۆبوونەوەی لەندەن و ئۆپۆزیسیۆنی عراقی ڕێکەوتنێکە بوو لەگەڵ هێزەکانی هاوپەیمانی و ئەمریکا بۆ ڕوخانی ڕژێمی بەعس. بەڵام ئەوەی ڕوویدا جیاواز بوو ئێمە چوینە نێو شەڕی داعشەوە کێشە لەگەڵ هاوپەیمانی و هێزەکانی ئەمریکا. تەواوی ئەم کێشانە وردەکاری زۆر لە خۆ دەگرن. چێ بڕیاردان بێت لە بارەی داخستنی بە نمونە یاخود کۆتایی هێنان بەو سیستەمە سەربازی کە هەیە بۆ ئێستا سیستەم سنوورەکان کۆنتڕۆل نەکراون. بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان هاوڵاتیانی عراقی نیگەرانن لەم دۆخی کە ئێستا تێدایان ئەڵێن نە ئەمنیەت باشە نە دۆخی خزمەتگوزاری باشە. لەکوێ هەڵەکە لەکوێ دەسەڵاتدارانی عراق لەکوێ هەڵەیەکیان کردووە کە ئاوا خەڵکەکەی ناڕازی بن یان هۆکارەکەی ئەوەیە کە بڵێن هەر هێزێک و گروپێک و لایەنێکی هەرێمی لە پشتە و هەر کەس دەیەوێت هەژمۆنی خۆی بسەپێنێت لەوێ. ئەگەر بە شێوازێکی واقعی قسە بکەین و بەڕاشکاوی قسە بکەین هاوڵاتی عراقی ڕازی نییە بەو بارودۆخە سیاسی و مەدەنیەی ئێستا کە لە عراقدا هەیە چ وەکو فەرمانبەر یاخود وەکو کاسبکار و خاوەن پیشەی سەربەخۆ. بەڵێ کێشە لە سیستەمی حکومڕانی لە عراق هەیە لە هەمان کاتدا هەموو لایەنەکان کار لەسەر پشکپشێنە و مەسەلەی نەتەوەیی واتە ڕەگەزپەرستی نەتەوەیی دەکەن و تەنانەت تۆ وەرە لە هەڵبژارنەکان سەیری بکە هەڵبژارنەکان هەڵبژارنی پاک و بێگەرنین تاکو هاوڵاتیانی عراقی دەنگ بە کەسێک دەدەن بۆ نمونە من با نمونەیەک بێنمەوە نمونەیەکی زۆر بچووک بۆ ئەم بابەتە هەڵبژارنەکانی ئەم دوایی هەڵبژارنی پارێزگاکان ململانەی هەبوو
دەبینی ئەنجامەکانیش بەم شێوازە بوون. ئێستا پارێزگارەکان دژایەتی یەکتری دەکەن و کۆکنین لەسەر چۆنیەتی هەڵبژاردن و شێوازەکە. لە هەمان کاتدا ململانەی ئەمریکا کە ئێستا دووچاری بەڕێز محەممەد شیع سوودانی بۆتەوە و فشار هەیە لەلایەن دەستەی حەشدی شەعبی وەها بە چەند لایەنێکی دیکەش بەگشتی دەتوانم بڵێم شیعەکان داوای ئەوە دەکەن کە هێزەکانی هاوپەیمانی لە عێراق بچنە دەرەوە، چونکە ئەو هێزانە باس لەوە دەکەن کە ئەمریکا هێرشی کردوتە سەر گروپە چەکدارەکان و هەروەها دەستەی حەشدی شەعبی. ئەمە شێوی لە شەقامی عێراق دروست کردووە بۆتە هۆی ئەنخوانێکی سیاسی لە نێو عێراقدا، هەرچەندە عێراق ناوچەیەکی استراتیژی زۆر گرنگە بۆ ئەمریکا، بۆیە نابێت چاوەڕێ ئەوە بیت ئەمریکا بچێتە دەرەوە. ئەمانە هەمویان ململانێن، بۆیە ڕاستتر بڵین ئابووری عێراق ئەوەی هەیەی بەدەست هێزەکانی هاوپەیمانی و ئەمریکایە. ئابووری عێراق بەدەست ئەمریکا و بانکی فیدرالیە، بۆیە پێویست ناکە ئێمە خۆمان ڕوبەڕووی ئەم بابەتە بکەینەوە و خەڵک بەدەست ئەم بابەتەوە ئازار بکێشێت. ئێستا چی لەگەڵدا بێت؟ خەڵکی باشوور ژێرخانی نییە، خزمەتگوزاری نییە، تەنانەت ناوچەکانی ڕۆژهەڵاتی عێراق بە هەمان شێوە زنجیرە بارانەکان، ئەو بارانەی کە ئێستا لە عێراق دەبارێت لە وەرزی زستاندا دواتریش تەنانەت نەبووتە هۆکاری ئەوەی کە خەڵک لە زەروزیان بە دوور بن، کەواتە بە درێژایی 20 ساڵی ڕابردوو ئێمە نەمانتوانیە ژێرخانێک بۆ عێراق دروست بکەین. ئەو کاتەی کە تۆ سامانێکی لەو شێوەیە تێ دەبێ هەوڵ بدەیت سیستەمی پێ بگۆڕیت، خەڵک سوودی لێ بینە، سامانەکان و بەرهێنانیان تێدا بکرێن. تۆ کە بانگەشەی ئەوە دەکەیت ڕژێمێکی خوێناوی وەکو بەعەز هەبووە، ئەمڕۆ دەسەڵات لە دەستۆدایە، دەتوانیت عێراق دروست بکەیت، دەتوانیت ئابووری لەگەڵ وڵاتانی دراوسێ دروست بکەیت. ئێمە ئێستا کارەبامان نییە، ئاومان نییە، بەم هاوینەی کە لە بەردەمماندایە ئێستا تورکیا ئاوی گرتووەتەوە و سنووری پێشێل کردووە لە بابەتی ئاو، پێشەری سەرچاوەکانی عێراقی کردووە. ساڵی 2030 بە گوێرەی وەزارەتی سەرچاو ئاویەکانی عێراق بێت، عێراق ئاوی نابێت بۆ ئەوەی بەشی خۆی و هاوڵاتیانی کە تەواوی ئەم بوارە ئابووریانە هەمیان کێشەن پێویستە لە بەرچاو بگیرێن و هۆکاری سەرەکیش نەبوونی ژێرخانە هۆکاری سەرەکیش دەمەوێت ئاماژە بۆ بکەم بریتە لە پشکێنەی تایفی و هەروەها ڕەگەزپەرستینەتەوەی بۆتە دروستبوونی ئەم بارودۆخە. زۆر باشە بەڕێز جەزایرتە گوت و هەوڵاتیان عێراقی رازینینە ژێ ڕەوشێ ژێ سیاسەتێ ژێ دەسەڵاتە کوونەها عێراقی بڕێوە دەبن، دڵگرانن، نیگەرانن، تۆڕەنە، عاجزن، دەبێژم و سەروەت و سامانی عێراقی وەکو پیوست خزمەتە عێراقیاندا نایێتە خەرجکردن، خزمەتە هەوڵاتیان پێ نایێتەکردن. پرسیار ئەڤەیە ئاسوگەشە، ینی هیڤیەک هەیە و ئەف وەزعات چارەسەر ببیتن یان بژن ڕەوشە عێراقی بەربکیوە دەچیت پشتی 21 ساڵی نەمانە دیکتاتوریەتی لە عێراقیدا. من پێم وایە سیستەمی دیموکراتی ئێستا لە عێراقدا یاخود کە ئەوەی هەیە حکومڕانی پێدەکرێت ئەگەر بمانەوێت گۆڕانکاری بکەین. بەرمونە ئێمە شۆڕشمان هەبووە، شۆڕشی تیشرین کە خەڵک ڕژانە سەر شەقامەکان و سەرۆکوەزیرانی پێشووتوری عێراقیان گۆڕی کە بەڕێز عادل عەبدولمەهدی بوو و هەروەها ئەو بابەتەش نەبووە هۆکاری دروستکردنی ژێرخان بۆ خەڵکی عێراقی و لە ئاست چاوەڕوانیدا نەبوو، هەرچەندە ئەوان چوونە وەتە لە شتێک بوون و بوونە شتێکی دیکە. بۆی ئەمە چ گۆڕانکاریە کە تۆ باسی ئەم شێوازە گۆڕانکاری بکەیت دوای 21 ساڵ ئەمە حاڵت بێت. گۆڕانکاریش بە دوو شت دەکرێت. تۆ پێویستە دەستوری عێراقی ڕاست بکەیتەوە، دەستوری عێراقی لەسەر سێ تەوەرەی سەرەکی پێکاتۆ سەرۆکایەتی کۆمار بۆ کورد و هەروەها دەسەڵاتی یاسەدانان بۆ سوننەکان و بابەتی سەرۆکوەزیران بۆ زۆرینەی شیعەبێت. ئەمە بۆتە هۆکاری کێشە. بەڵێ سوپاس بۆ بەڕێستان لە بەغدا و لەگەڵماندا بووین.